جەناوی خۆی گەورە مێرەبان بەهانیە مولایەکتان باش گەڕای سپاس بۆ لیژنەی باڵای تاقیکردنەوەکان و هەروەها بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی پارێزگا و ئیدارە سەربەخۆکان و سەپەرشتیاران و بەڕێوەبەر و یاریدەر و چاودێران و کارگوزارەکان لە هۆڵەکانی تاقیکردنەوە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان یەکەمین تاقیکردنەوەی گشتی پۆلی 12 ئامادەیی بۆ بەشەکانی زانستی وێژەیی و پیشەیی دەستی پێکرد. 122,015 قوتابی مافی بەشداربوونیان هەیە لەم تاقیکردنەوانە کە لە کوردستان دابەش بوون بەسەر 2115 هۆڵی تاقیکردنەوە. سوپاسی هەماهەنگی هەموو لایەنە پەیوەندیدارەکانەکەین. ئەمڕۆ لەگەڵ جەناوی پارێزگار هۆڵی تاقیکردنەوەمان لە ئامادەی کوردستانی کوڕان بەسەر کردەوە و لێرەشەوە دەمەوێت سوپاسی هەموو بەڕێزانە بکەم کە هاوکارن بۆ باش بەڕێوەچوونی پرۆسەی تاقیکردنەوەکان لە هەرێمی کوردستان. بەنای خودای گەورە و مێهرەبان، ئەوڕۆ زۆر خۆشحاڵین لەگەڵ بەڕێز جەنابی وەزیری پەروەردە لە یەکەم ڕۆژ و دەستپێکی تاقیکردنەوەکانی پۆلی 12 بە هەموو بەشەکانیەوە سەردانی ئامادەیی کوردستانمان کرد کە یەکێک لە هۆڵەکانی تاقیکردنەوەمان بەسەر کردەوە. بێشێک ئەم ساڵێکی سەخت بوو لە بۆ مامۆستایان و فەرمانبەران، هەرچەندە هەموو جودەکانی حکوومەت بەردەوامی هەبوو، بەڵام ئەم ئێرە بە دەرفەت دەبینم وێڕایی سوپاس لە بۆ دایک و باوکان لە پەروەردەکردنی منداڵەکانیان و پشتیوانیکردن لێیان، بەڵام دەرفەتیشە سوپاسێکی گەرم پێشکەش بە سەرجەم مامۆستایانی سنووری پارێزگای هەولێر بکەین کە بە هیچ جۆرێک نیان هێشت تەنها ساتێکیش ناوەندەکانی خوێندن پەچی بکەوێتن و دەستخۆشی لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر و سەرجەم بەڕێوەبەرایەتی پەروەردەکان دەکەین و سوپاسی وەزارەتی پەروەردە بە تایبەتی جەنابی وەزیر دەکەین کە هەمیشە لە چوارچێوەی پلانەکانی وەزارەتی پەروەردە پشتیوانی هەموو پارێزگاکانە و بە تایبەتیش سنووری پارێزگای هەولێر لە ناو ئەو دۆخە سەختەی دارایی بە بەردەوامی کەم و کوڕیەکانی خوێندن و ناوەندەکانی خوێندن چارەسەر دەکرێت، قوتابخانەی تازە دەکرێنەوە، قوتابخانەکان نۆژەن دەکرێنەوە، هەموو شتێدا بە ئامانجی سەرخستنی بەرنامەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە لە زەمینە خۆشکردن لە بۆ قوتابیان و ژمارەی قوتابیانی سنووری پارێزگای هەولێر کە بەشداری تاقیکردنەوەکان دەکەن 39,539 قوتابیە، دابەشی سەر 681 هۆڵی تاقیکردنەوە بوونە و ئێمەش لە سنووری پارێزگای هەولێر لە ماوەی چەند مانجی ڕابردوودا لە مانجی سێوە بە پێی ئەو پلانەی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر و سەرجەم بەڕێوەبەرایەتی پەروەردەکان هەیەم بووە زەمینەیەکی وا بڕەخسێتن لە پێناو تاقیکردنەوە و دەرفەتێکی باشتر لە بۆ قوتابیان و کەشێکی لەبار لە بۆیان هەموو ئامادەکاریە کرایە لە پێداویستیەکانی سەرخستنی پرۆسەکە لە دابینکردنی ئامێری فێنکەرەوە، دابینکردنی کارەبای بەردەوام و ئاو هەموو ئەوانە کە هۆکاری ئەوەن پرۆسەکە سەرکەوتوو لێژنەیەشی شەیە لە بۆ جێبەجێکردنی بڕیارەکانی وەزارەتی پەروەردە و چاودێریکردنی لەوەی کە پرۆسەکە بە دروستی و بە پاچی بەڕێوە بچێتن. دووبارە هیوای سەرکەوتن لە بۆ سەرجەم قوتابیانی بەشداربوو دەخوازین بە هیوای گەیشتن بە ئامانجەکانیان کە دوایین وێزگەی ژیانیتیان لە خوێندن دواتر لە بۆ قۆناغێکی دیکە لە دابینکردنی یاخود دەستەبەرکردنی ئاواتەکانیان کە هیوادارین سەرجەم قوتابیان بە ئاواتەکانی خۆیان بگەن و ئەو نمرەیە بەدەست بێنن کە خواستی خۆیتیان و درێژە بە خوێندن بدەن و کۆلیشتەوە بکەن. جارێکی دیکە سوپاس لە بۆ هەمولایەکتان، سوپاس لە بۆ جەنابی وەزیری پەروەردە، دەستخۆشی لە سەرجەم مامۆستایان و بەڕێوەبەری هۆڵەکان دەکەین کە ئەوانیش هۆکاری سەرکەوتنی پرۆسەکەن ئێمە بە پێی ئەو پلانەی دامان ناوە لە سنووری پارێزگای هەولێر ئینشاڵڵا خوای گەورە پشتیوان دەبیتن بە پشتیوانی هەموو لایەک پرۆسەکە بە سەرکەوتووی بەڕێوە دەچێتن. باسی زۆر لەبارەی بەدەکرا وایە ئەسیلەکان لە ڕێگای پاندەوە یاخود بە شێوەیەکی ڕێکخرا و ئەسیلەکان دەفرۆشرانەوە و بینیشمان چەند بانگێک دەستگیرکرا. ئەم ساڵ هەوڵدراوە پلانەکەتون بتۆتر بکرێت بۆ ئەوەی ئەو حاڵەتانەی کە هەموو لە پشت دووبارە نەبێتەوە. یەکەم لە پێش تاقیکردنەوەکانە هیچ حاڵەتێک نەبووە، بۆ بابەتە دەمەوێت هەموو لایەک دڵنیا بێت.
و خاڵی دووهەمیشەوەیە ئەگەر لە پاش ئەوەی کە پرۆسەی تاقیکردنەوەکان دەست پێیەکە حاڵەتی وا هەبوو بێ ئەو باندانێکی ویستویانە فریوی قوتابیان بدەن ئێمە لە 2 ساڵی ڕابردوو ئەتوانم بە تەواوەتی بڵێم بە پێی پلانێکی زۆر ورد لەگەڵ برایانی بەڕێز لە دەستگا ئەمنیەکان هاوکارێکی زۆر جدی بوون لە ئاسایش لە هەولێر بە تایبەت و ئاسایش لە سلێمانی لە دوهۆک لە هەموو شوێنەکانی دیکەش لە ئیدارە سەربەخۆکانی دیکەش هاوکارێکی زۆر جدی وەزارەتی پەروەردە بوون و بە بەردەوامی هەماهەنگی هەیە هەر کەسێک ئەو کارانە بکات ئێمە تیمێکی چاودێریمان لە وەزارەتی پەروەردە هەیە بۆ ئەو بابەتە و ئەو تیمە کۆنتاکتەکان لەگەڵ ئاسایش و تەواوی ژمارە تەلەفۆن و ئەو مەوقیعانەی کە ئەوان هەیەە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەدرێ بە ئاسایش و وەزارەتی پەروەردە بە فەرمی سکاڵای یاساییان لەسەر تۆمارەکە اینجا هەندێکیان لە پێش تاقیکردنەوەکان ڕێکارەکان بەرامبەریانە گیرێتە بەر هەندێکیان لە کاتی تاقیکردنەوەکانایە هەندێکیان تەنانەت زۆر جار کەوتۆتە دوای تاقیکردنەوەش بەڵام ڕێکارەکان هەر گیراونەتە بەر و ئەمە لە هیچ کەسێک لەوانە نابورین کە یاری بە هەستی قوتابیان و خوێنکاران بکەن و هانی فریودانی قوتابیان و خوێنکاران بدەن و دەمەوێت ویلایەتیش دڵنیا بکەم ئەم شەویش هەر تەشیدێکم لەوە کردەوە کە پرۆسەی گەیشتنی پرسیارەکان بە هەماهەنگی لەگەڵ تەنان جەناوی پارێزگار دوێنێ کۆبوونەوەیکی دوور و درێژی لەگەڵ هەموو دەوایری معنی هەبووە بە هێزە ئەمنیەکانیشەوە بۆ ئەوەی کە ئەوە لە هەموو مەحافەزەکانی کەش ئەو هەماهەنگیە هەیە هەموو لایەک دڵنیا بکەم کە پرسیارەکان بەرەبەیان ئەگاتە پارێزگاکان بە دەقە و بە سەعاتیش لەلامان تەسەوڕکە ئەم شەو دەقەیەکیش نەخەوتوم هەتاوەکو پرسیار گەشتوێتە هەموو مەحافەزەکان و ئێمە هەمومان بە دیقەتەوە ئاگامان لەوە هەیە کە پرسیارەکان ئەگا بۆیە بابەتی تەسریببوونی ئەسیرە لە پێش ئیمتیحان الحەمدولله بە دڵسۆزی مامۆسایان سەرپەرشتیاران لیژنەی باڵای تاقیکردنەوەکان شتی وامان نییە ئەوەی دیکەش تۆڕە کۆمەڵایەتیەکانە فراوانە بەکارهێنانی فراوانە هەندێک کەس بە ئامانجێکی خراپ بەکارهێنێ بەڵام من هەمویان دڵنیاکەمەوە زوو یان درەنگ ئێمە لە ڕووی یاسایی ڕوبەڕوویانە بینەوە و ڕوبەڕووی زۆریش بووینەوە دەتوانم بڵێم بەدەیان باندمان گرتووە کە ئەم بەدەیان باندا تا ئێستا لەسەر و 100 کەسەوە بوون لە ماوەی 2 ساڵی ڕابردوو و داوای یاساییمان تۆمار کردووە و خەڵکێک لەمانە سزای 3 ساڵ زیندانیکردنی بۆ دەرچووە حکم درراوە کەیسەکەی لە محکەمە تەواوە نوێنەرە یاساییەکانی ئێمە لە هەموو پارێزگا و لە هەموو ئیدارە سەربەخۆکانەوە ناکەن بۆیە سپاس بخوا هەستی شەکەین تا ڕادەیەکی باش قوتابیانی ئێمە لە پۆلی 12 ئامادەی هەم لە ڕێکارەکانی وەزارەت تێگەشتون هەم لەو فریودانە نایاساییە نامەشروعی ئەوانەش تێگەشتون کە خەریکی و کارانابن بۆیە و دیاردەیە لە ساڵی پاریش لە ئاسێکی زۆر کەما بوو ومێدی شەکەین ئەم ساڵ بۆ ئاسە بڕوە و ئەوەش ئەکەوێتەوە سەر هۆشیاری قوتابیان و چۆنەتی مامەڵەکردن لەگەڵیان لەمەوەی ڕابردوو زۆر دەبیرات کە چەند ئامێرێک بەکاردەهات بۆ قسەکردن بە تایبەتی قوتابیان دەژور بۆ پەیوەندیکردن لەگەڵ دەرەوە ئەم ساڵ چۆن چاودێری قوتابیانە هەم لەگەڵ داخستن بۆ قۆڵەکانی دارکردنەوە بۆی ئامێرانە داخستنەوە قۆڵەکانی دارکردنەوە ڕێنمایی هەیە بۆ پشکنین لەلایەن بەڕێوەرەکانەوە و من بۆ خۆشم بۆ هەر 2115 بەڕێوەبەری هۆڵی تاقیکردنەوەکان ئەم بەیانیە نووسراوێکی شخصی خۆمم بۆ ناردوون کە پێویستە هەموو قوتابیەک پشکنینی بۆ بکرێ و ڕێگا نەدرێت کە ئامێری زیرەک ببرێتە ژوورەوە چونکە هەر شتێک لە ناو هۆڵەکەی ئەو ڕووبدا ئێمە دەیزانین بەڕاستی و عین لەو سوالە ئەو پرسیارە لە هەر جۆرێک ڕسمی بژیرێ لە هەر جۆرێک ئەو کارانەی پێ بکرێ چونکە ئەو کەسێک کە ئەو بلوتوزە بەکارهێنێ یان دەیەوێت هەوڵەدا ئامێری زیرەک بەرێتە ژوورەوە حتما وێنەیەگرێ چونکە خۆی ئیمکانەتی نییە حتما وێنەیەگرێ بۆیە لەو حاڵەتە بۆ ئێمە وەکو وەزارەتی پەروەردە ڕێکارەکانی دۆزینەوەی لە ڕووی تەکنیکیەوە بۆمان ئاسانە ئەو ساڵانی پێشوونیە 2 ساڵە گۆڕانکاری زۆر گەورەمان لەو بوارە ئەنجاماوە بە خلالی چەند دەقەیە گەزانین چیە و ئێمە ڕێکاری خۆمانەکەین زۆر جار ئەو ڕێکارانەشمان کردو بەڵام بەبێەوەی هەموو دەقەیەکیش بڵاو بێت زۆر زۆر سپاس بەڕێزم دەستان خۆش زۆر سپاس ئەمڕۆ
تاقیکردنەوە گشتیەکانی پۆلی 12 ئامادەی لە سەرتاسەری هەرێمی کوردستان دەستی پێکردووە و 122,015 قوتابی مافی بەشداریان بەدەستهێناوە بۆ تاقیکردنەوەوانە کە دابەشبوون بەسەر 2155 هۆڵی تاقیکردنەوە. سوپاسی هەماهەنگیە مولایەکەین، سوپاسی مامۆستایان، سەرپەرشتیاران، بەڕێوەبەری ناوەندەکان و بەڕێوەبەری پەروەردەی قەزاکان، بەڕێوەبەری پەروەردەی گشتیەکان و چاودێر و کارگوزارەکانی ناو هۆڵی تاقیکردنەوەکانەکەین و سوپاس بۆ لیژنەی باڵای تاقیکردنەوە گشتەکان لە وەزارەت و لیژنەی لقی ئەزموونی لە پارێزگا و لە ئیدارە سەربەخۆکان کە ڕۆڵیان هەبووە لە ئەوەی کە بتوانن خزمەت بۆ پرۆسەیە بکەن. سوپاس بۆ هەموو بەڕێزانی کە هەماهەنگ بوون لەگەڵمانە و سەرکەوتوو بوونیشە. ئەمڕۆ 23/6/2024 تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵی پۆلی 12 لە سوونی پارێزگای هەولێر ئەنجام درا بە بەشداریکردنی 39,539 قوتابی لە کۆی 681 هۆڵی خوێندن کە کارەکان ئێستاکە ئی قوتابیان لە ناو هۆڵەکانی خوێندن زۆر ئاساییە و زۆر بە شێوەیەکی ئاسایی بەڕێوە دەچی وە سەبارەت بە ئامادەکاریەکانی کە بۆ تاقیکردنەوەکانی کە ئەنجام درابوو گشت ڕێو شوێنەکانمان گرت بۆ بەر چ لە دابینکردنی فێنکەرەوەکان لە هۆڵەکانی تاقیکردنەوە چ لە ڕووی دابینکردنی کارەبای دووەم بۆ هۆڵی ئەزموونەکان بەگشتی لە سوونی پارێزگای هەولێر. هەموو ئەو ئامادەکاریانە کە کرابوون پلانمان بۆ دانابوون ئەمڕۆ بەخۆش حاڵیەوە تا ئێستا هیچ کێشەیەکی وا تەکنیکی ڕووی نەداوە. سوپاسی مامۆستایان و بەڕێوەبەری هۆڵ و سەرپەرشتیاران دەکەین کە زۆر بە جددی کارەکانی خۆیان ئەنجام داوە. سوپاس لە بە هەموو مامۆستایان و هیوادارین قوتابیانیشمان بەسەر کەوتنێکی باش نمرەی باش بەدەست بێنێ. ئەمڕۆ 23/6 تاقیکردنەوەکانی پۆلی 12 ئامادەی لە سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان دەستی پێکردووە. لە سنووری پەروەردەی ناوەندی هەولێر 20,830 قوتابی بەشدارن بە سەرجەم بەشەکانی زانستی وێژەیی و پیشەیی. ئەم قوتابیانە دابەش کراون بەسەر 328 هۆڵی ئەزموونی. دیارە وەزارەتی پەروەردە و سەرجەم بەڕێوەبەرایەتیەکان ئامادەکاری و ئامادەسازی تەواویان کردووە لە هۆڵی ئەزموونەکان. سەرجەم پێداویستی و کەلوپەل و ئامێری فێنکەرەوە و هێلی کارەبا و ئەوەی پێویستە لە ناوە هۆڵەکانی ئەزموونی دابین کراوە. خۆشبەختانە ئەمڕۆ یەکەم ڕۆژی ئەزموونەکان لە کەشێکی ئارام و هێمن بەڕێوە دەچێ. وێڕای ئەم کەش و هەوایە گەرمە بەڵام هەوڵ دراوە سەرجەم هۆڵەکانی ئەزموونی ئامێری فێنەکەرەوەی بۆ دابین کراوە و کارەبای پێویستی بۆ دابین کراوە. ئەگەر کارەبای گشتی نەبێ هێلی دووەم و پلانی بی هێلی گەڕەکەکانی بۆ دابین کراوە لە مۆلیدەکان. خۆشبەختانە ئەزموونێکی ئارام و بە جوهودی مامۆستایانی بەڕێز سەرپەرشتیارانی بەڕێز بەڕێوە دەچی و سەرجەم ڕۆژانی داهاتوو هەموو هەولێک دەدەین بۆی ئەزموونەکان بە سەرکەوتووی بەڕێوە بچێت. ئینشاڵڵا زۆرمان باش جواب دایتەوە و هەمومان ورەمان زۆر بەرزە. وەڵا زۆر باش بوو. مامۆستایەکان زۆر بەڕێز بوون، هاریکاریان کردین، ئاویان لۆ هیناین، چکلێتیان داینێ، زۆر باش بوون. وەڵی پرسیارەکان لە چاو ئەسیلەکانی پارپێرا زۆر ئاسان بوو. ئەوجا ڕای منە تەڵەبەکانی کەش نازانم.